لڕێکەوتی 27 ساڵی 2016 دانیشتوین لە شاری سلێمانی دانیشتنی هاوڕێی خۆشەویستمان کاکە هەورامانی حاجی ئەکرەمە بە میوانی ئەو بەڕێزانەی کە لێرەن کاکە تۆڵی کەشخەڵ، کاکە زانیاری خاڵە جەمال، کاکە ڕەوای حاجی حسێن، کاکە ڕەن و ڕەباتی خۆشەویست، ئەو گۆرانیانش کەشکەش بە هەموو لایەک و بە گوێگران. بکەسماوم شادی دڵم بچی خۆشکەم ڕوو لە کوێکەم زەمەکانم بدەرکێنم بکەسماوم شادی دڵم بچی خۆشکەم ڕوو لە کوێکەم زەمەکانم بدەرکێنم ئارام نامە دڵم پێشرا بەرگە ناگرێ خەیاڵی یار بۆ کوێبارم بۆ کوێبارم بۆ کوێبارم غەریب ماوم ژینی تەنیە چۆن ڕۆشنێکەم داستانی دڵ داری خۆشمان چۆن تەواوکەم غەریب ماوم ژینی تەنیە چۆن ڕۆشنێکەم داستانی دڵ داری خۆشم چۆن تەواوکەم ئارام نامە دڵم پێچرا بەرگە ناگرێ خەیاڵیژی نوێرانە بۆ کوێبارم بۆ کوێبارم بۆ پێم ناڵێ خولیای سارم چۆن ڕۆشنێکەم لە ژێر باڵی خەمڕامادا چۆن ڕزگارکەم بۆ پێم ناڵێ خولیای سارم چۆن ڕۆشنێکەم لە ژێر باڵی خەمڕامادا چۆن ڕزگارکەم ئارام نامە دڵم پشرا بەرگە ناگرێ خەیاڵیژی